کاردانەوەکان لە بەرامبەر بەرزکردنەوەی ئاستی بەرەمێنانی یۆرانیۆمی پێتێنراو لەلایەن ئێرانەوە بەردەوامە. وڵاتانی زلێزی ئەوروپا هەوڵی تەواویان خستۆتە گەڕ بۆ ئەوەی تاران لەو هەنگاوە پاشگەز بکەنەوە. ئەمە لە کاتێکدایە لە دوای سەپاندنی سزا تاکلەیانەکان لەلایەن ئەمریکاوە بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا، ئەو وڵاتانە نەیانتوانیوە هیچ هەنگاوێکی جدی بۆ کەمکردنەوەی قورسایی سزاکان لەسەر تاران بنێن. وڵاتە ئەوروپیەکانی بەشدار لە ڕێکەوتنامەی ئەتۆمی جارێکی دیکە نیگەرانی قوڵی خۆیان لەبارەی بەرزکردنەوەی ئاستی بەرەمێنانی یۆرانیۆمی پێتێنراو لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە دەربڕێ و داوای کۆبنەوەی بە پەلەی کۆمسیۆنی ڕێکەوتنامەی ئەتۆمی دەکەن کە چین و رووسیاش تێیدا ئەندامن. ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا دەڵێن ئێران کە خوازیاری مانەوەیە لە ڕێکەوتنامەی ئەتۆمیدا پێویستە بە زوویی لەو هەنگاوەی پاشگەز بێتەوە کە پێشێلکردنی ڕێکەوتنامە ئەتۆمیەکەیە. هاوکاتە وڵە دیبلۆماسیەکان بۆ نێوەنگیری لە نێوان ئەمریکا و ئێران درێژەی هەیە. لەو چوارچێوەیەشدا کۆشتی کۆماری فەڕەنسا ڕایگەیاند. ئیمانوێل بین ڕاوێژکاری سەرۆکی فەڕەنسا سەردانی تاران دەکا و لەبارەی ڕێکەوتنامەی ئەتۆمیەوە لەگەڵ بەرپرسانی باڵای ئێران گفتوگۆ ئەنجام دەدا. کۆشتی سپیش ڕایگەیاند. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا و لەبارەی بەرزکردنەوەی ئاستی بەرەمێنانی یۆرانیۆمی پێتێنراو لەلایەن ئێرانەوە گفتوگۆیان کردووە. لەگەڵ فشارەکانی سەر وڵاتەکەی محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران جەخت دەکاتەوە وڵاتانی زلهێزی جیهان بە ڕێکەوتنێکی باشتر لە ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران ناگەن. ئێران دەڵێت پاش کشانەوەی ئەمریکا پێویستە وڵاتانی دیکەی ناو ڕێکەوتنامەکە مافەکانی ئێران دەستەبەر بکەن. لەگەڵ ئەنگاوەکانی ئێران بۆ هەڵپەساردنی بەشێک لە بەندەکانی ڕێکەوتنامەی ئەتۆمی، بەرپرسانی باڵای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوامن لە وەشداریەکانیان بۆ تاران. لە کۆنفرانسی ساڵانەی ڕێکخراوی کریستیانە یەکگرتووەکانیش لە پێناو ئیسرائیل کە بە لایەنگری ئیسرائیل ناسراوە و ساڵانە لە واشنگتن ساز دەکرێت، مایک پێنس جێگری سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وتی پێویستە ئێران ئارامگرتنی ئەمریکا بە کەموکوڕی لێک نەداتەوە. هەروەها جەختی کردەوە لە کاتی سەرۆکایەتی ترەمپدا ئێران هەرگیز نابێت بە خاوەنی چەکی ئەتۆمی. هەر لە کۆنفرانسەکەدا هەرێک لە مایک پۆمپیۆ وەزیری دەرەوە و جۆن پۆڵتۆن ڕاوێژکاری یاسایشی نەتەوەیی ئەمریکا پشتگیری وڵاتەکەیان بۆ ئیسرائیل لە بەرامبەر ئێراندا دووپات کردەوە. لەگەڵ هەموو ئەوانەشدا ئێران سوورە لەسەر داواکانی خۆی و مۆڵەتی 60 ڕۆژی بە وڵاتانی ئەوروپی بەشدار لە ڕێکەوتنامەی ئەتۆمی داوە تا کارێک بکەن ئێران لە مافەعەبووریەکانی و لە چوارچەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی سوودمەند بێ. بە پێچەوانەوە بەرەمێنانی یۆرانیۆمی پێتێنراو بە ڕێژەی لە 120 زیاد دەکات.